ای رفیقانی طریقت دردی عشقم چارکن بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدار و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر هونەرمەندی ئەم جارەمان مامۆستا مستەفا مامۆستا گیان زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ئاوێنەی هونەر ئامادەی قوربان زۆر سپاس ئێوەش بەخێر بێن زۆر سپاس هەرخۆش بی پێم خۆشە خۆناساننێکت هەبێت کە کاک مستەفا کییە من ناوم مستەفا عەباس عەلی لە ساڵی 1970 لە بەغا لەدایک بووم سەرەتا دەستپێکردنی مۆسیقا یعنی ژیانی مۆسیقام لە مناڵیەوە لەژێر دەستی باوکمە باوکم خواعافی کار مامۆستای مۆسیقا بوو سەرەتا بە ژەنینی ئامێری عود دەستم کردووە کە لە تەمەنی 4 ساڵیەوە کۆنسێرتم کرد کۆنسێرتێک پێشکەشم کرد لە بەغا دوای ئەوە دابڕانێکی زۆر هەبوو لە مۆسیقا چونکە لە مناڵی حەزم لە شێوەکاری بوو لە نەقاشی زیاتر بوو تا ساڵی 1986 ئیشی مۆسیقایەکم کردووە لە هیچ شانۆگەریەک لە مصر لەگەڵ ئۆرکسترای مصری لە وڵاتی مصر ریکۆردمان کرد دوایەوەش دابڕوانێکی تر بوو تا ساڵی 89 ترچوومە پەیمانگای خوێندنی مۆزیک لە بەغا و دەستم کرد بە خوێندنی مۆزیک لەو پەیمانگایە یعنی لە بەغا تا پەیمانگات خوێند لە بەغا پەیمانگەم خوێند چوومەتە کولیژ هونەرە جوانەکان لە زانکۆی بەغا بەڵام تەواو نەکرد لە تا مەرحەلەی دووهەم و سەفەرم کرد بۆ دەرەوەی وڵات چوومەتە وڵاتی فەڕەنسا ئێوە بەڕەچەڵک عەرەبن بەڵێ قوربان یعنی لە بەغا لێدایک بوون و باوەکتان عەرەبە بەڵێ بەڵێ جا کە باسی فەڕەنسەت کرد کە سەردانێکی فەڕەنسەت کرد باسی فەڕەنسە بکەی بزانین بەڵێ کە لە فەڕەنسا چووم بۆ خوێندنی مۆزیک لە مناڵیەوە حەزم لە ڕابەرایەتی ئۆرکسترا تر چوون بۆ شاری پاریس لە فەڕەنسا دەستم کرد بە خوێندنی مۆزیک کلاسیک و بەتایبەت لە ڕابەرایەتی ئۆرکسترا دوای 2 ساڵ خوێندن بووم بە یاریدەری
ڕابەری ئۆرکسترای فەڕەنسیم بەڵێ چەند کۆنسێرتشم کردووە لەگەڵ ئۆرکسترای فەڕەنسیم لە وڵاتی فەڕەنسا و ئەڵمانیا و ڤەنزوێلا و مەکسیک و سوید و چەند وڵاتێکی تر دوایەوە گەڕامەوە بۆ بەغا ساڵی 2001 دیسان کولیژی هونەرە جوانەکانی بەغا تەوام کرد دوایەوەش بووم بە مدیری پەیمانگەی خوێندنی موزیک لە بەغا تا 2005 بەڵێ بۆ لە ساڵی 2005 یا خوارتر نازانم چه کاتێک بوو کە دەستگیر کرای و زیندانی کرد لە ساڵی 2000 لایەتی 2004 بزەبت لە مانگی 2004 گیرام بەدەستی بریشە ئەو ملیشیاتەکە لە بەغا بوون بە تۆهمەتباری کە من مۆسیقی بووم سەرەتا ئەو مۆزوع دەست پێ کرد بە هەڕەشەکردن مۆسیقی قەدەغە بوو لەوێ لەو کاتە ئاوا بوو ئەو کاتە بەبوونەی هاتنی ئەم میلیشە ئیسلامیەکانە لە شاری بەغداد و جنوبی عێراق وتیان مۆسیقە حرامەتر ئەو مۆزوع دەست پێ کرد بە هەڕەشەکردن لە ڕێی نامەوە سێ نامە وەرم گرتووە کە پێکاتوە لە هەڕەشەکردن ئەبێ واز لە مۆسیقا بێنیت ئەگەرنا خۆت معڕۆزەکەی بۆ حەق و حساب و ئەو شتانەی تر بەسەراحەت ئەو کاتەش وەزعی بەغا باش بوو ینی بدایەت بوو بدایەتی ئازادکردنی عێراق تەقینەوە و خەڵکوشتن و ئەو شتانە نەبوو منش باوەڕم بەو شتە نەبوو تمتم اعتیادیە بەردەوام بووم لە ئیشی خۆمە و لە کاری خۆمە لە مۆسیقا و تا ئەو ڕۆژە هاتووە منیان گرت و 9 مانگ لە زیندان بووم دوای ڕزگارکردنم کە ڕزگار بووم لە زیندانەکەی ئەوان بەرەو کوردستان هاتووم و بەڵێ بەتایبەت بۆ شاری سلێمانی و لەو کاتە تا ئێستا من هەر لە شاری سلێمانی هیوادارم سەرکەوتوو شاری سلێمانی شارێکە کە هەموو نەتەوەی دەتوانێت تێدا بژی بەتایبەت کوردستان نەهەرتەنیا سلێمانی هەموو کوردستان سلێمانیش کراوەتە لە هەموو شارەکانی تری کوردستانە پێم خۆشە باسێک لەوە بکەیت کە هاتیە سلێمانی چۆن بۆ ژیانت باری گوزەرانت کاروبار و چالاکی مۆزیکت سەرەتا کە هاتووم بۆ شاری سلێمانی بەڕاستی زەحمەت بوو من بدایەت نەزمان نەزانم نەکەسێ ناسم لەم شارە ینی بەحەقەت غەریب بووم بەڵام چەند برادێکم هەبوو ینی برادێک ئاشنا بووم لەگەڵ چەند برادێک لێرە لە سلێمانی لە کوردەکانی سلێمانی و کوردەکانی ڕۆژهەڵات لەگەڵ کوردەکانی ڕۆژئاوا بەتایبەت چونکە ئەمان عەرەبی ئەزانن کوردەکانی ڕۆژئاوا تر زیاتر لەگەڵ ئەوان ئاشنا بووم و تر چەند کەسێک ناسیوە لە ڕێی ئەوانە بدایەت بەڕاستی عەزیەت بوو من بۆ کەسابەت و بۆ مەعیشەت مەجبوور بووم ئیش و کارم کردووە کە دوورە لە اختصاصی خۆم لە سپۆری خۆمە لە موزیک تا ساڵی 2008 بووم بە مامۆستای ئامێری ڤیۆلۆن لە پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی لەم کاتەشە هەر لە عینەن کاتە بووم بەرابەری ئۆرکسترای سلێمانی و تا ئێستاش بەردەوام وابزانم لە سەرەتاوە چی بۆ پەیمانگە وەریان نەگرتی وتیان زمان نازانی بدایەت وایە کە لە ڕێی مامۆستایەکی برادەرمە کاتی خۆی بێکەوە بووین لە بەغا لە ڕێی سەدفەوە بینیم لێرە لە شەقامەکانی سلێمانی تر باسی کردوتی بۆ نایە بۆ هونەرە جوانەکانی سلێمانی دەرسەڵێتەوە تۆ ئوستادیت و تۆ ئەو هەموو خەبرە و شارەزای هەبێ هەتا حاصل چووم سیڤی خۆم و شەهادەکان و هەموو شتێک تەقدیمم کرد بەڵام وتیان ئەو مشکلەی هەیە کە تۆ زمانی کوردی نازانیت تەڵەبەکانم هەمویان کوردن و عەرەبی نازانن بەڵام وەڵامەکەی خۆم بوو ئەوەی کەوت من مۆسیقا خۆی زمانێکی تایبەتی هەیە چونکە بەسەراحەت بۆ ئەو مۆزوع من یەکشت باسیەکەم بۆت کە من ماوەیەک چوون بۆ جۆرجیا
مامۆستایەکم هەبوو جۆرجی بوو نە زمانی عەرەبی ئەزانێت نە ئینگلیزی ئەزانێت نە هیچ زمانێک بەس فقط جۆرجی و رووسی ئەزانێت منیش نە رووسی نە جۆرجی ئەزانم مالعلم 6 مانگ لای ئەو مامۆستایە دەرسم خوێندووە کە ئەوە دانیشین باسی مۆسیقا و دەرسی مۆسیقا و ئەو شتانە لە یەکتر حاڵی ئەبین چونکە هەموو مصطلحاتە یا ئەو قسانەکە هەمووی جیهانیە بەڵام کە لە دەرەوە مثلا دانیشن لە ڕستۆرانتێک یا لە شوێنێک ناتوانێت بەیەکەوە قسە بکەین لە حاڵی لەبەرەوە ئەو بەسەترین نمونەیە کە مۆسیقا زمانێکی تایبەتی خۆی هەیە پێویست ناکە تۆ فارسی یا کوردی یا عەرەبی یا تورکی یا هەر زمانێک بزانیت تا بتوانی مۆسیقا بکەینێتەوە بۆ شاگردەکانی خۆت لەبەرەوە من هاتمە دەرەوە لە خۆمە وتم هەر ئەبێ فێری کوردی بم وفعلا يعني بەڕاستی من زۆر خۆشحاڵ بووم کە فێری کوردی بووم بە 3 مانگ فێری کوردی بووم هەر خۆم بەتەنیا یعنی کەس نەبوو یارمەتی من بکات بڵێ مثلا ئەمە بە کوردی بێڵێن ئەوەیە ئەمە بە کوردی فلان شتە ئەوە فلان شتە من ڕۆژانە هەر خەریکە گەڕم بن لە ناو شەقامەکانی شاری سلێمانی لافتەی دوکان و لافتەی ڕستۆرانت و ئەو شتانە ئەخوێنمەوە و لەو شتانە فێر بووم لیاچم لە چایخانەیەک دانشم بزانم خەڵک چۆن قسەکەن یعنی بە مختصر کورتی مختصر یەکەم جار زمانی کوردی وەرم گرتووە وەکو میلۆدیەک یعنی لە ڕێی فۆنەتیک و میلۆدی زمانی کوردی گەشتووە مەرحەلەیەک کە تی ئەگەم ئەگەر کەسێک بە کوردی قسە بکات لێ تی ئەگەم لێ حاڵی ئەبم بەڵام ناتوانم قسە بکەم دوایەوە وتم باشە من گەشتمە ئەو مەرحەلەیە کە ئەو ئاستەکە تی ئەگەم بۆ ناتوانم قسە بکەم با محاولە بکەم و فعلا دەستم کرد بە محاولە بە قسەکردن بە کوردی سەرەتا مشکلێم هەبوو لە ڕێی تەلەفوز و لە ڕێی مثلا قەواعیدی بەڵام یاخوا بەزیاد بێمەوە وا بزانم ئێستاش کێشەم نییە وانە هیچ کێشەیەکت نییە دیارە لەوانەیە شێوەی دەربڕین کەسانێک کە مۆزیک زانن تۆنی دەنگیانە هەستەکەی کە دەنگەکە بناسیتەوە ئەوە زۆر یارمەتی دەرێجی نابێت بووە جگە لەوانەیە کە لە پەیمانگا دەرسیتەوە کار و چالاکی چیترت هەبووە لەگەڵ هونەرمەندان کارت کردووە لەگەڵ ئۆرکستر کارت کردووە لەگەڵ ئەوانە باس بکەیت بەڵێ نموت لە عینن کە ئەو کاتە کە بووم بە مامۆستای لە هونەرە جوانەکان سلێمانی بووم بە ڕابەری ئۆرکسترای سلێمانی ئۆرکسترای سلێمانی لە ساڵی 2008 من لەگەڵیانە دەستم کردووە بەکار لەم ساڵە 2008 سێ کۆنسێرتمان کردەوە لە 2 کۆنسێرتە لە شاری سلێمانی و کۆنسێرتێک لە شاری هەولێر بوو بەڕاستی جێی فەخر و شانازیە بۆ من کە من لەگەڵ ئەم ئۆرکسترایە کارم کردووە ئۆرکستراکەت نووسیەوە یا بۆ خۆتیش ڕابەری ئۆرکسترا من ڕابەری ئۆرکسترای بووم نووسینەوەکە کی نووسی یەکەم کۆنسێرت دوام کۆنسێرت و سێم کۆنسێرت هەر ئیشی جیهانی بوو ئیشی مۆزارت و بتۆڤن و هایدن و ئەلبینۆنی و ئەم مۆسیقا جیهانیەکان بوون ئابڵێ دوای ئەوە چەند کۆنسێرتێکمان کرد من بەشداریم کرد لە چەند پارچەیەکی موسیقی ئیشی خۆمە آخر
دوو کۆنسرتی ئەخیر هی پار بوو مانگی دوانزە کۆنسرتمان کرد هی کارساتی مەرگەساتی ئەنفال شعری مامۆستای گەورە خوافی کەشەر کۆپێکەس ئاواز و مۆسیقا مامۆستا غەمگین فەرج بوو ڕابەرایەتی ئۆرکستراکە خۆم کردم بە بەشداریکردن سێ هونەرمەندی بەڕێز وەکو مامۆستا عەدنان کەریم دیاری قەرەداغی و بخشم ناوە جیهان برایم خەیار ئەم ئیشەمان کردووە لە مانگی 2013 بوو دوایەوە دواتر لە مانگی 2014 کۆنسرتمان کرد لە شاری سۆفیا لە وڵاتی بولغاریا دوو مادەی تیا بوو کە ئیشی خۆمە مادەیەک پارچەی موزیکە ئیشی خۆمەیانی تەلیفی خۆمە لەگەڵ مادەیەکی تر لەگەڵ گۆڕانی بێژێکی بەناوبانگی بولغاری ئەمنا مادەیەک دروستمان نووسین بۆ ئۆرکسترا کە تێکەڵ بووە لە بینی فلکلۆری بولغاری و فلکلۆری کوردی پێکاتوە لە مەقامێکی بولغاری دەست پێکا بە مەقامی بولغاری ئەنجا بە گۆرانێکی فلکلۆری کوردی هی گۆرانی مامۆستا گەورەی کورد عەلی مەردان گۆرانی فاتیمە دووچاوی بەڵێ ئەم کچە بولغاریە بە کوردی وتێتی ئەنجا بەڕاستی ئەو زمانی بولغاریا مۆسیقای بولغاری ڕوبعتۆنی تەیەکە وەک زمانی ڕوبعتۆنیان نەبوو بەڵام ئەم گۆرانی بێژە زۆر بەتوانایە توانێتی بە سێ جەلەسە ئەلێرە لەم ماڵی موزیک سێ جەلسە دانیشتبووین گۆرانیەکە حەفزی کرد بە تەلەفۆزێکی کوردی هەر کەس گۆرانی بێژە لە عینەن کات خۆشی مامۆستایە لە زانکۆی هونەر لە سۆفیا بە سێ جەلسە چوار جەلسە لێرە دانیشتبووین گۆرانیەکە حەفزی کرد ئەنجا کە ئیجرامان کرد لە شاری سۆفیا جمهوریکی کورد زۆر هاتوبوون بۆ کۆنسرتەکە زۆر معجبی ئەم ئیشە بوون زۆر بەلایەنەوە سیر بوو کە گۆرانی بێژێکی بولغاری ئاشنا نەبوو لەگەڵ مۆسیقای ڕۆژهەڵاتی و بەتایبەت لە مۆگەڵ مۆسیقای کوردی توانێتی گۆرانیەکی کوردی بەڕاستی زەحمەتە چونکە تۆ جەنابەت باسەوە کرد ڕوبعتۆنیان نییە لە مۆسیقای بولغاری بەڵام لە ڕێی ڕتمەوە هەرندێ ڕتمیانی هەبوو لە بولغاریا مۆسیقای فلکلۆری بولغاریا زۆر نزیکە لە کوردی ڕتمی گەریانیان هەبوو ڕتمی دووچوارشیان هەبوو بەڵام بەڵێ کە هەڵپەڕینی فعلا من لە شوێنێک لە بولغاریا داواتمون بینیم گروپێک هاتبوو بە دەهۆڵەوە و کلارنێتێک بە گەریانە لەسەر ڕتمی گەریان هەڵپەڕینەکەشی ڕێک هەڵپەڕینی شاری سنە حەفتەش بوو بەزەوت من حتا من یەکسەر چوم لەگەڵیانە هەڵپەڕیم و هیچ مشکلم نەبوو مەبەستم بەڵام ڕوبعتۆنەکە بەڕاستی بۆ ئەوان زەحمەتە لە تێگەشتن لە وتنە تۆزە زەحمەتە بۆ ئەوان بەڵام ئەم گۆرانی بێژە توانێتی لە سێ چوار جەلەسە تایبەت مەقتەعی دووهەم کە ئەبێ بە مەقامی ڕاست لە گۆرانیکی فاتمە بە شێوازێکی تەواو بە هیچ کێشەیە بە هیچ توانێتی بێڵێتەوە بێگومان چون زمانی کوردیش بخۆی زمانێکی ڕەوانە مۆسیقای کوردی مۆسیقایکی ڕەوان و زوو لەبەرەکرێ لەبەرەوە توانیویە دەسەکەت خۆش بێ کارێکی باشتان کردووە با باسێک لەسەر مۆسیقای ڕۆژهەڵاتی بکەین مۆسیقای ڕۆژهەڵاتی کوێگرێتەوە کە ئێمە بەناو مۆسیقای ڕۆژهەڵاتی ڕۆژاوایی دوو ناومان هەیە ڕەنگە بخۆرد باسێکی بکەی فەرموو مۆسیقای ڕۆژهەڵاتی بگرە لە هەموو وڵاتی عەرەبیەکان لە مەغرب و جەزائیر و ئاوا بدێتەوە بەرەو مسر و وڵاتی عەرەبستانی خوارەوە و عێراق و سووریا و ئەردن و لوبنان و فلستین و ئەچینە سەر تورکیە و تەمان کوردستان و ئێران و ئازەربایجان و بەشێک لە ئەرمینیا و بەشێک لە ئەرمەنستان و بەشێک لە جۆرجیاش پاکستان و ئەفغانستان چێگرێتەوە ئەمە ئەچێتەوە بواری مۆسیقای
جیاوازە لە مۆسیقای ڕۆژهەڵاتی کە لەم ناوچەی هەیە جیاوازن بەڵام من سەراحەتەن یەکەم جار کە هاتم بۆ سلێمانی کە بێشتر هیچ باگراندێکم نەبوو لەسەر کورد و لەسەر زمانی کورد و لەسەر کولتور و فلکلۆری کوردی ئیشێکم کردەوە لەگەڵ گروپێک لێرە لە شار سلێمانی کە بەشدارم کردووەکو ژەنیاری کەمانچە بووم لەگەڵ گۆڕانی بێژێکی باناوبانگی مامۆستا ساردشتی کە خەڵکی خانەقی نەخۆی بەسڵە هینە مەقامی ڕاست عەسمان کرد یەکەم جار مامۆستا ساردشتی وتی چۆن تۆ عەرەبیت ئێستا ناتوانین ئەو مەقامە کوردیە لێیت وتم باشە تۆ بیڵە من لەگەڵ تا عەسفەکەم ئەگەر توانیم ئۆکەی ئەگەر نەمتوانیم بەشداری ناکەم سەر لە کاتی تەمرین وڵا مقامەکەی وت منش لەگەڵ یەکسەر عەسفم کرد یعنی غەریب نەبوو سێر نەبوو ڕێک عەسفم کرد و خۆشی مامۆستا وتی عەفەرم زۆر مەزبووتیت تۆ باشە زانیت وتم ئەوە مەقامە عەرەبیە طەبعا نەزانم وتی نەخێرە مەقامی عەرەبی نەبوو ئەوەتر باسی کردەوە بۆ من کە ئەم مەقامە چۆنیە و چۆن ئاوە بەڕاستی لەو لەحەزەت لەو کاتە گومانێک دروست بۆ لای من کە مۆسیقای ڕۆژهەڵاتی ئەوەی کە ئێمە ئەزانن کە من لە مەسرم دیوە لە مەغرب لە تونس لە جەزائر لە ئیماراتە لە سووریا لە لوبنان لە تورکیاش لە ئێرانشم بینیوە بزانم ئەمە ئەسڵەکەی چییە فارس ئەڵێن هی ئێمەیە تورک ئەڵێن هی ئێمەیە عەرەبش هەروایە ئەڵێن هی ئێمەیە لەبەرەوە دەستم کردەوە بە لێکۆڵانەوەی لەسەر ئەسڵی ئەو مۆزوعە ئەمە 2 ساڵمان خەریکم تقریبا ئەو بەحسێک لەسەر ڕەسەنی مۆسیقای ڕۆژهەڵاتی بە هەموو بوارەکان یعنی لە مێژووی ئەم مۆسیقا چییە ئامێرەکان چی بوو کام ئامێرە مەثەلەن ئەگرێتەوە بۆ ئەسڵی مۆسیقای ڕۆژئاوایی یا مەثەلەن مۆسیقایەک لە مۆسیقای هندی و پاکستانی و ئەوانە کامێ هی عەرەبە کامێ هی کوردە کامێ هیەنە گەشتمە نەتیجەیەک ئەنجامێک کە ئەگەر لەسەر مەقامەکان قسە بکەین لەسەر 7 مەقامی سەرەکی لە مۆسیقای ڕۆژهەڵاتی کە هەمانە ئەگەر بچینە سەر ناوەکانی هەر ناوەکان بە کوردی یعنی ناوەکەی مثلا موقع مەقامی ڕاست من گەڕامەوە بۆ وشەی ڕاست کە لە مثلا ئەگەر بە عەرەبی معنای هەبێ یا بە تورکی معنای هەبێ یا بە ئازەری یا بە فارسی هیچ معنایەتیان نەبوو فقط بە کوردی معنای هەبوو وشەی ڕاست لەبەرەوە گەشتمە قەناعەت کە ڕاست وشەیەکی کوردی ڕەسەنی کوردیە کەواتەش مەقامی ڕاست ڕەسەنی کوردیە دوایەوە گەڕامەوە لەسەر ئامێرەکان تحقیقم کردووە لەسەر ئامێری عود کە بە ئەسڵ ئەگرێتەوە بۆ ئامێری بەربوت کە ئەو بەربوتە بە ئەسڵ ئەگرێتەوە ئامێریکی لوڕیە ئامێری کەمانچە کە خۆی لە ناوەکەشی و دیارە کەمانچە بە ئەسڵەکەی کەوانچە یعنی ئامێریکی کەوانچە ئامێری قانون ئامێری سەنتور ئامێری دەهۆڵە ئامێری دەفە ئامێری نەیە ئەم ئامێرانە شمشاڵە سورنا دووزەڵە ئەو هەموو ئامێرانە هەمووی ئەگرێتەوە بۆ فولکلۆر و ئەسڵی کورد چۆنکە ئەگەر بە سەراحەت قسە بکەین ئەم ناوچەیە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو بزانین چ نەتەوەیەک لەم ناوچە بوو چ نەتەوەیەک کۆنترە لەم ناوچە بوو کورد بوو نە عەرەب نە تورک نە فارس نە هیچ نەتەوەیەکی تر بگرە لە خوار شاری ئیستانبوڵەوە لە تورکیا و ئەمە کوردستانی گەورە دەست پێکات و هەموومان نەزانین تا ئەگەر بگەڕێنەوە لە مێژووی کۆن تا خواری عێراق یعنی تا سنووری عێراق و عەرەبستان کە شارێک هەیە بە ناوی ئور شارێکی ئاسەواریە ئەمەش هەر کورد نشین بوون چونکە
يعني مامۆستا ئەمە لە مۆسیقاکە دیارە کە ئەمانە کورد نشین بوون ئەم ناوچانە طبعا لەو زمانش کە بەکاریان هێناوە من یەک مووقفێکی باسیەکەم بۆت ساڵی 2010 من سەفەری ئەوروپام کردووە سەردانی مۆزەخانەی لۆڤەرم کرد لە شاری پاریس لە فەڕەنسا چوومەتە بەشێک خۆتەزانی هەموو ئاسەوەرەکانی ئەم ناوچەی هەمووی لەوەیە چوومەتە بەشێک بەداخەوە وا ئەڵێم کە لەسەری نووسراوە پێرشن پارت ینی بەشی فارس کە چوومەتە ناو ئەو بەشە شتێکم دیوە بەڕاستی علاقەی نەبوو بە فارسەوە علاقەی نەبوو بە عەرەبەوە یا بە شتێک بە ناوی عێراقەوە پارچێکی بەرد بوو بە زمانی مێخی لەسەری نووسرا بوو بە خەتی مێخی لە خوارەوە لەسەر پارچێکی مس تەرجمەی سەوتیەکە بوو بە لاتینی نووسراوە ژێری ینی خواری خوارەوەش هەر لەسەر پارچێکی تر مسە بە هەموو زمانەکان تەرجمە کراوە معناکەی چییە کە لاتینیەکەم خوێندووە تەرجمەی سەوتیەکە نووسراوە برسیمانە نانمان نییە يعني أما جورترين دليلك ترجمة صوتية بله كنسرا يعني تلفظكي أوية أو نسينك بنسيني ميخية ترجمكي أوية نسرا برسيمانا نان مانية بقصش إلي إنجا الأخوارا وترجمة كراو بهو مزمانة كان بفرنسي بعربي بإنجليزي بهو مزمانة كان يتر أمي لتشنا وشيك دوزرا وتوبرا وتابي لم ناوشي أبو ناوشي كردستان طبعا بلام گرنگەوەیە ئەو بەردە کوردیە بە زمانی کوردیە تر نەک بگرەوە لەک ئەوەش کە ئەو نووسینە مێخیەکە لە ئور هەبوو لە حەزارەتی سۆمەر هەبوو لە حەزارەتی بابلیش هەبوو ئەمە گەورەترین دەلیلە کە ئەم نووسینە هەر بە زمانی کوردی بوو ئەمە گەورەترین دەلیلە کە ئەم ناوچەیە هی کوردنشینە هەموومان نەزانن مێژووش ینی مێژووش باسیەکات ئەگەر مێژووەکە دەستکاری نەکرێت لە ڕێی هەر ملەتێکی شۆفینیە من ناڵێم عەرەب شۆفینی هەیە فارسی شۆفینی هەیە تورکی شۆفینی هەیە بەڕاستی چونکە کورد من بە بۆچوونی خۆم ئەڵێم کورد زڵم کراون زڵم لێ کراون پێشتر ئەو بیرێت هەبوو کە لە بەغابووی نەخێر بەرامبەر بە کورد چۆن بیۆدە برادری کوردم هەبوو زۆر بەڵام بەداخەوە ئەڵێم کە حکومەتی بەعس بێشتر لەو زمانەکە ئێمە مثلا گەنج بوون و مناڵ بووین لە مەکتەب و لاین کە باسی کورد دەکەن مامۆستایەک لە مەکتەبە یا لە پەیمانگا باسی کورد دەکا ئەڵێ کورد قەومێکن بخشایانی من ئەو قسانە ئەڵێم بەس ئەو لە ڕێی زمانی ئەوە ئەڵێ قەومێکن وەحشی لە شاخ ئەژین لە شاخ ئەژن و هیچ نازانن خۆتە زانی بە بۆنەی حکومەتی بەعس و ئەوە دابڕانێکمان هەبوو لە بینی کوردستان و ئاوا بوو بەڵام وەحشین و لە شاخن فعلا ئەوە بوو من ئەوە بەسەراحەت ئەڵێم بەڵام ئێستا بێ کورد دەوڵەتیان بۆ پێک نایە چۆن لەبەر دوایەوە کە هاتم بۆ کوردستان شتێکی پێچەوانەم دیوە لەم ناوچەیە کە چوومەتەوە تا کوردستانی باکوور و چوومەتە کوردستانی ڕۆژهەڵات خەڵکی مستەقف و خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی هونەرمەندی تیا و خەڵکی هینی تیا بوو ینی ئەو شتانە لە ڕێی حەقیقەتەوە هەر زۆر دوور بووە لە باکووری کوردستانیش کە دەوڵەتی تورکیایە هەتا چەند ساڵێک لەوە پێشترەوە تورکی وەحشی یا تورکی کێوی لەو لاوە ئەوە تورک لەو لاوە ئەوە عەرەب و لەو لاشەوە ئەوە فارس کە خۆشبەختانە جەنابەت وەک مۆزیک زانێک وەک مامۆستایەکی مۆزیک ئەوانەت بۆ دەرکەوتووە کە بەڕاستی ئەوەیە کە وتویانە 100% بە پێچەوانێ ویستی عەرەب و ئەوانە بوو کەسانش مامۆستا جەلال بخشە قسەی جەنابەتە بڕم لەبەر ئەوە من ئەڵێم شتێک بڵێم بەڕاستی ئەم ینی دائما باسیەکەم لەگەڵ برادرانی خۆم لێرە ئەڵێم کوردستان طبعا ڕێزم هەیە بۆ بێشمەرگە ڕێزم هەیە بۆ هەموو شەهیدانی کوردستان بەڵام ئەگەر بێشمەرگە نەبووایە ئەگەر شەهید نەبوون
ئەم کوردستانە ئازاد ناکرێت وانە ئیسا کورد و کوردستان بە تایبەت لە هەرێمی کوردستان جارێ باسی یەکەم لە باشووری کوردستان کورد و کوردستان پێویستی بە خەباتی ڕۆشنبیریە تا حەقی خۆی بگەڕێتەوە بۆ خۆی یعنی خەباتی چەکداری ئەمە ڕێزم هەیە بۆ بەشمەرگە و ڕێزم هەیە بۆ ئوتمە ئەو شتانە بەڵام زیاتر ئێستا کورد و کوردستان پێویستانە بە گرنگ هینکەن ینی خەباتی ڕۆشنبیری تا خەڵکی دەرەوە بە تایبەت خەڵکی ئەوروپا من چوون بۆ ئەوروپا لەگەڵ چەند گرۆپێکی کوردی بەشداری من کردووە لە ئەوروپا و لە ئەمریکاش خەڵک پێیان سێر بوو ئەمە چی ئەم جلانە بە جلی کوردیەوە تەمان یا بە ئامێریکی کوردی یاوتیان ئەمە مۆسیقا چییە زۆر خۆشە خەڵکی زۆریشی نەیانزانی کوردیانی چی بەداخەوە ئەمە لەبەر ئەوەمە ئەڵێم ئەمە شتێکی زۆر گرنگە بۆ کورد ئەگەر بیکەن خەباتێکی ڕۆشنبیریە تا خەڵکی دەرەوە بزانن کە مۆسیقای مثلەن بۆ لەمە ئێستا کە باسمان کرد من ئەم بەحسەکە نووسیمەوە تەمان بە کوردی نووسیمەوە ئینشاڵڵا لە تەواوبوونەوە لە کۆتایی هینەکەم دوای ئەوەش تەرجمەکەمە بە عەرەبی بە فارسی بە ئینگلیزی بە فەڕەنسی بە هەموو زمانەکان بتوانم بڵایکەمەوە تا هەموو خەڵک بزانن کورد چییە و مۆسیقای کورد چییە و حەقی کییە و خوراوە و حەقی کییە نەخوراوە وایە ڕاستە مامۆستا ئێمە کورد شکر کە تا ئێستا کیانی سیاسیمان نەبووە بەداخەوە بەڵام ئێستا ئەبینی ئەم پارچەی کورد لە باشووری کوردستان ئازادی هەیە یعنی بۆ تەواوی ڕۆژهەڵاتی ناوڕاستوە بۆ ڕۆژاواژ دەرکەوتووە کە کورد دەوڵەت مەدارە کە کورد سیاست مەداری تایە کە کورد بە فەرهەنگە حەزارەتی هەیە دابوونەریتی تایبەتی خۆی هەیە زمانی خۆی هەیە پێشکەوتووە ئەوە ئەبینی 20 ساڵە ئەم حکوومەتەیە کە هەرێمی کوردستانە لە تەواوی ناوچەکانی ڕۆژهەڵاتە دیموکراتترین حکوومەتە کە کورد دەتوانێت بەڵام بەداخەوە داگیرکەرانی کوردستانی ئێمە نەیان هێشتووەوە کە جناب تەفەرمووی لە پەیمانگا و لە قوتابخانەوە کورد بە کوردی وەحشی ناویانە بردن ئەوە کە ئەیبینین پێم خۆشە باسێک لەوە بکەیکە ئەو دەستگا مۆسیقیانە هەوا مۆسیقاکان وەکەوەیە کە بەیاتە کووردە ئەوەیە کە لە میسر ئەڵێ مەقامێک هەیە بەناو مەقامی کورد من حەزەکەم باسێک لەوە مەقامە بکەیت چی ئەو مەقامە کامەیە مەقامی کورد هەر بەو ناوە ناویە بن هەر طبعا خۆی بە ئەسڵ ناوەکەی بە کوردی حیجاز کار کورد بەڵێ حیجاز کار کورد کە بە عەرەبی تەرجمەکەیت ئەبێ بە حیجاز من عمل الكورد يعني ئیشی کوردە کورد دروستیان کرد لە مصر لە وڵاتی مصر ناڵێن حیجاز کار کورد ئەڵێن مەقامی کوردی ڕێک لە وڵاتی مەغرب و تونس و جەزائر يعني مەغریبی عەرەبی پێڵێن هەربی ئەڵێن مەقامی حیجاز کار کوردی کە هەمویان ئەزانن سوور ئەزانن کە ئەو مەقامە بە ئەسڵی کوردیە نەک ئەوەش لە منطقەی ئازەربێجان و ئەرمەنستان و جۆرجیا پێ ئەڵێن ئەفشاری کوردی بەڵێ ئەفشاری کوردی کە بە فارسیش پێڵێن دەستگای ئەفشار نەخێر هەر مەقامی کوردە نە مەبەستەوە هەر فارسی پێڵێن ئەفشاری بەڵام هەر کوردەکان بەناو هەوشار ناویون هەوشار ناوچەیەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە گەورەترین دلیلەکە مۆسیقای کوردی گەشتوتەوە ینی ئەم ناوچانە بۆ ئەوەی کە ئیسپاتی قسەکەی جناب تۆ بوو ئەوەی کە مەقامی هەوشار کە بیژەنی بۆ بینێرانی بەڕێز ئەگەر پارچێکی لێبژنی کۆپلەیەک بۆ بینێران بە کەمانچەکەت یا بە کەمانەکەر کامیکە مەقامی کورد کە مەقامی ئەفشارە و پێڵن مەقامی کورد هەوشاری جەر کوردستانە ئەگەر بە شێکی زانستی باسی بکەین مەقامی کورد لەسەر دەرەجەی ڕێ بڵێ ئەکەوێتە ڕێ ینی پێژەی مەقامی کورد ڕێ می بیمۆل فا سۆل لا سی بیمۆل دۆ ڕێ اینجا لە مۆسیقای ڕۆژهەڵاتی کۆن باسی کاتی فارابی و ئەم سەردەمە هین ئەو مستەلاحاتە نەبوو کە دۆ ڕێ و می و فا ئەمە بە ئەسڵ فەڕەنسیە خۆی هەر بە تایبەت لە دەرەجەی می بیمۆل بە ناوی کورد بوو یعنی لە جاتی بڵێن ئێستا ئێمە ئەڵێن می بیمۆل جاران ئەڵێن دەرەجەی کورد بە ڕێ ئەڵێن دۆگا بە دۆ ئەڵێن ڕاست
بە فا ئەڵێن جەهارگە، بە سۆڵ ئەڵێن نەوە، بەلا ئەڵێن حوسێنی، تر بە فا دیێز ئەڵێن حیجاز. ئەم شتانە ینی ئەمە گەورەترین دەلیلە کە هەم ئەم مەقامە زۆر کۆنە، ئەم مەقامە هی ئەم ناوچانە تایبەت بە کوردە فەرموو. ئەو مەقامی کورد دەستەکەت خۆش بێت. جێگەی داخ و کەسەرە مامۆستا مستەفا، ئێمە وەک کورد نیان هێشتە ببین بە خاوەنی کیانێکی سیاسی، بۆ یەشتەکانمان بەغارەت و بە تارەج براوە و ڕەنگە خەڵک نێناسێتەوە کە ئەو ئاوازانە ئەو میوری خۆشانە هی کوردن کە لەوێ بە کورد ناسراوە و فارسی بڵێن ئەفشاری و ئەفشار نییە و هەوشارە. هەوشار ناوچەیەکی کورد نشینە و ناوچێکی زۆر دەوڵەمەند و بەپیتە. زۆر سپاس دەکەم بۆ ئەو زەحمەت و لوتفەت. ئێرە شوێنێکتان داناوە بەناو ماڵی مۆزیک، حەزەکەم باسێک لەوە بکەی کار و چەلەکیەکانی ئێرە چیەکەن و کاروبارتان چییە؟ ماڵی مۆزیک تقریبن ئەوە 3 ساڵ ئەو شوێنەمان داناوە. سەرەتا ینی فکرەی دانانی ماڵی مۆزیک ئەوە بوو کە زیاتر خزمەتی مۆسیقای کوردی بکەین لەڕێی ئەرشیفکردنی مۆسیقای کوردی، ئەرشیفکردنی هەر شتێک، هەر لیکۆڵەنەیەک یا کتێبێک یا شتێک لە بواری مۆسیقای ڕۆژهەڵاتی، مۆسیقای کوردی بەتایبەت. جگە لەوەش خولی بەردەوامی فێربوونی مۆزیکمان هەیە بۆ سەرجەم ئامێرەکان، بەڵام احتیمامان زیاتر بە ئامێری فلکلۆری کوردیەکانە، وەکو تەمبور، وەکو ساز، دیوان، وەکو کەمانچە، هەروەها عود، سنتور، دەف. یەکێک لە ڕۆژەکانی ماڵی مۆزیکە ئەوە لە مانگی 4 ڕابردوو سنتەری عودمان داناوە لە ناو ماڵی مۆزیک. ئەم سنتەرە وەکو قوتابخانەیەکی تایبەتە بە عود بە ستایلی کوردی، چونکە بەداخەوە نیمانە قوتابخانەیەک یا پەیمانگەیەکی تایبەتە بە عود، نەک لە سەرجەم لە سەر ئاسی هەموو کوردستانە، لە سەر ئاسی هەموو ئەم ناوچەیە عێراقیشە. ئێمە لەبەرەوە ئەو هەوڵەمان داناوە کە لێرە سنتەرێک داهێنین بەعود بە سایلی و تایبەتە بە شێوازی مۆسیقای کوردی. جگە لەوەش لەم نزیکانە ئینشاءڵڵا بەتەمام سنتەرێکی دەرداینێت بۆ ئامێری تەمبوری کوردی بە هاوکاری چەند مامۆستایەک ئینشاءڵڵا لە کوردستانی ڕۆژهەڵات و دێنەوە بۆ ئێرە. وتم جگە لەوەش ستۆدیۆمان هەیە. ئەم ستۆدیۆشمان داناوە بۆ هاوکاری هونەرمەندانی کورد لەڕێی توانای مادیەکە، ینی ئەوەی گەنج بیە یا هونەرمەندێکی کۆنی کوردەکان خۆمان ئێمە ئامادەی یارمەتیەکەین بە سعرێکی گونجاو، بە ئامێرێکی متەتەوەر و هەمووی تازە و هەمووی سەردەمەیانیانی. ماڵی مۆزیک شوێنێکی بۆ هەموو کەسێک، ینی بۆ کەسێکی تایبەت نییە، بۆ تەمەنێکی داریکراو نییە. ئێمە تەڵەبەیمان هەیە 4 ساڵە، تەڵەبەیەکمان هەیە 6 ساڵە، تەڵەبەیەکم هەیە 67 ساڵە کە خۆی بە ئەسڵ ئەمریکیە. تەڵەبەی خۆمە ئێستا خەریک عود دەخوێنێن لای منە. جگە لەوەش ئێمە تقریبا 3 مانگ لەمەوە بێش دەستمان کردووە بە لەم ژوورە لەم ئۆتاقەکەی بینن هەموو ڕۆژی شەممەیەک کۆنسێرتێک لێرە ئەنجام بکەین
یان موسیقی ژنێک لە بانگێکێنەوە بۆ ئێرە خۆی کۆنسرتێک بە شێکرد کات یا مثلەن لە شاگردەکانی خۆمان چەند شاگردێکمان هەیە بەڕاستی گەشتونە ئەو ئاسیە کە بتوانن کۆنسرت بکەن بێ خۆیان تر تا ئێستا تقریبا نزیکی 12 کۆنسرتمان کردووە لەم شوێنە بەڵام بە بۆنەی مانگی ڕەمەزانە تۆزە ئەو چالاکیە وەستاوە ئینشاءڵڵا لە دوای جەژن دیسان بەردەوام بین هەموو هەفتەیەک هەموو ڕۆژی شەمەیەک کۆنسرتەکەین لێرە یا کۆنفرانس بکەین لێرە باسی مۆسیقای ڕۆژهەڵاتی باسی ئامێرێکی کوردیە باسی هەر شتێک پێی علاقەی هەیە بە مۆسیقا تا زیاتر خەڵکی خۆمان زیاتر ئاشنا بن لە مۆسیقا لەگەڵ سەرکەوتوون دەستان خۆش بێت کارێکی زۆر بە پێز و بە ئەرزشەکەن بەرنامەکەمان بەرەو کۆتاییەکی ئەگەر قسێکی تایبەتیت هەیە من لە بیرم چوو بێت یا جنابەت حەسکەی باسی بکەی فەرموو من هیچ بنەماوە سپاسی جەنابتەکەم و سپاسی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات سپاسی ئەو برادرانەکە لە بیش کامێرە و ئەو عەزیەتان کێشەوە هاتون بۆ ئێرە هیوادارم کە مۆسیقای کورد بگەڕێتەوە ئاسی خۆی لە مێژووە وەکو خۆی لە مێژووە چۆن بۆ یەکەم بوو لە مێژووە هیوادارم لەم سەردەمە بگرێتەوە بۆ ئاستی خۆی هیوادارم زۆر سپاس دەکەم بینەرانی ئەزیز و خۆشەویست بەم شێوە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ مامۆستا مستەفا تا دیدارێکی تر و هونەرمەندێکی تر هەر شاد و سەرکەوتوو بن زۆر سپاس.